سەبارەت بۆ کۆرسی ئاوات ئەکادمیک کە لە زمانی عەربیەکەی بەشداریم کردووە ڕاستی من بەر لە بەشداریکردنم ئاستی زمانم زۆر خراپ بوو لە قسەکردن لە تێگەیشتن هەتا لە خوێندنەوەشی الحەمدوللا ئێستا کە بۆ 2 مانگ دەبی بەشداریم کردو 2 مانجی کۆرسەکەمانە و خوێندنەوە قسە تێگەیشتنم زۆر گۆڕانی فەرقی کردو زۆر باشتر بوومە الحەمدوللا ئەگەر هەمووشی تێنەگەم دوو لە سەرسی بە ینی نیوە زیاتری تێدەگەم الحەمدوللا ئەوەش هەمووی بەهۆی هەوڵی مامۆستا و ستافی ئاوات ئەکادمیک کە زۆر یارمەتی دێرن ڕۆژانە واجباتت بۆ ئەنی واجبات دەنێرن و جگە لەو گروپێک کە مامۆستا دەیەوێت ینی وانەکان تێدەش لایڤ دەکات و شەرح دەکات گروپی دیکە دروست دەکەن هەتا قسە بکەی و زمانی حەرەبیەکەت بەرەو پێش ببەی کە وانەی ڕاستەوخۆ ئەوە دوو کات ژمێر کە بەلایانی کە مامۆستا لەگەڵمانەوانەی تۆمارکراو هەیە کە بەڕاستی ئیسفادەی زۆر هەیە کە بە گوێگرتنی زۆر دووبارەکردنەوەی توانێت ئیسفادەی زۆری لێ بکەیت